تۆ مۆمێکی بۆ تاریکی شەوی ژن بوویتە پەنا بۆ هاواری کزی ژن ئەمڕۆ لێرە بە شانازیەوە ئامادەین بۆ پێزانین لەو هەڵوێستە بەرزەی ژن هاوڕێیان داکۆکی کارانی ڕێگای ئازادی و یەکسانی میوانە بەڕێزەکان ئەم کاتەتان باش ئەمڕۆ لەژێر سێبەری ئاڵایەکداین کە یەکسانی مرۆڤ بنەمایەتی 8 مارس تەنها یادکردنەوەی مێژوو نییە بەڵکو بەردەوامی ئەو هاوارەیە کە لە کارگەکانی نیویۆرکەوە دەستی پێکرد و لە سەنگەرەکانی تێکۆشانی حیزبی شوعیدا بوو بەنەریت بەخێرهاتنی یەک بە یەکتان دەکەین بۆ ئەم مەراسیمە کە تیایدا ڕێز لە 8 ئافرەت و ژنی پێشەنگ دەگرین ئەو خانمانەی بە کردار سەلمانیان کە ژن واتە ژیان و خۆشەویستی بەبێ یەکسانی ژیان تەنیا وەهمێکە بە خێرهاتنی ئێوە بە خێرهاتنی گوڵ و نان و ئازادیە بۆ ئەوەی لە جیهانی ژن تێبگەین دەبێت گۆ لە ترپەی دڵیان بگرین کە ژاڵ ئەحمەد دەڵێت من ژنم ئەگەر بەربارانم کەن دەبمەکانی و تینوێتیتان دەشکێنم ئەگەر بمدوێنن دەبمە شعر و هەموو ڕۆژێکتان دەکەمە بەهار ئێستاش پێکەوە خولەکێک دەوەستین و بێدەنگی ڕادەگرین بۆ ڕێزگرتن لەو چرایانەی کە کوژانەوە تا ڕێگەی ئێمە ڕووناک بێت سەری ڕێزدانە نەوێنین بۆ ڕۆحی پاکی هەموو ئەو ژنە تێکۆشەرانەی لە زیندانەکاندا لە شاخەکاندا و لە مەیدانی خەباتی مەدەنیدا گیانیان سپارد سڵاو بۆ ئەو داکۆکی کارانەی ئەمڕۆ لێرە نین بەڵام شوێنپێی تێکۆشانیان لە هەر بستێکی ئەم نیشتیمانەدا دیارە فەرموون زۆر سوپاس بۆ ئێوە نەمری بۆ داکۆکیکارانی ڕێگای ئازادی دڵگرانین بە بیستنی کۆچی دوایی هونەرمەندی نیشتیمان پەروەر و هاوڕێ سەڵاح ڕەشید سیاسەت بەبێ ژنان تەنیا ململانەیە بۆ دەسەڵات بەڵام بە ژنانەوە دەبێتە هەوڵدان بۆ ژیان بەڕێزان ئێستاش وتەی مەکتەبی کاری دیموکراتی و پیشەیەکانی مەڵبەندی سلێمانی حیزبی شوعی کوردستان لەلایەن هاوڕێت چیمان عومەر دەخوێنرێتەوە با بەڕێزیان بفەرموون ژنانی تێکۆشەر ئامادەبوانی بەڕێز سوپاسی ئامادەبوونتان دەکەین لە ساڵی 1970دا کاتێک کۆنفراسی نێودەوڵەتی ژنانی کرێکار لە کۆپنهاگن بەسرا ژنە تێکۆشەری ئەڵمانی شۆڕژگێڕی شویعی کلارا زێتکین لە کۆنفراسی نێودەوڵەتی ژنانی سۆشیالیست پێشنیاری دیاریکردنی ڕۆژێکی جیهانی بۆ تێکۆشانی ژنان کرد ئامانجی داڕشتنی نەخشە ڕێگایەک بوو بۆ یەخستنی دەنگی ژنانی ڕەنجدەر دژی سیستەمی سەرمایەداری ئەمڕۆ لێرەدا لە شاری سلێمانی بۆ بەرزڕاگرتنی 8 مارس ئەو ڕۆژەی لە مێژوودا بە خوێنی کرێکاران و تێکۆشەران نەخشێنراوە لە پێناو نان و ئازادیدا لە کاتێک یادی ئەم ڕۆژە دەکەینەوە هێشتا خوێنی ژنانی ئازادی خواست لەسەر شقامەکان دەڕژێت ئامادەبوانی هێژە ئەم ساڵ 8 مارس بە خەم و پەژارەیەکی قوڵەوە بەڕێمان کرد تەنها چەند ڕۆژێک لەمەوبەر دەستی ڕەشی تیرۆر و ئەقڵێتی تاریکپەرستی دەنگی بێر و ئازادی خوازی ناسراوی عێراق هاوڕێمان یەنار محەممەدیان کردە ئامانج تیرۆرکردنی یەنار محەممەد تەنها کوشتنی کەسایەتیەک نەبوو بەڵکو هێرشێکی ترسنۆکانە بوو بۆ سەر شۆڕشی ژن و بۆ سەر ئەو خەباتەی کە دژی کۆنەپەرستی و ستەمکاری دەکرێت ئێمە لێرەوە ڕای دەگەیەنین کە خوێنی یەنار و هەموو ئەو ژنانەی بەدەستی ئەقڵ تاریکەکان تیرۆر دەکرێن تەنها ئیرادەمان بۆ بەردەوامی لە تێکۆشان بەهێزتر دەکات ئەوان لە دەنگی ژن دەترسن چونکە دەزانن کاتێک ژنێک ڕادەپەڕێت تەختی تاریکیان دەلەرزێت بەڕێزان جیهان و ناوچەکەمان لەبەردەم گێژاوێکی گەورەی سیاسی و سەربازیدایە ئەو جەنگانەی زرهێزەکان و هاوپەیمانە نێودەوڵەتیەکان لە ناوچەکەدا هەڵیان گیرساندووە
تەنها بۆ دابەشکردنی هەژمون و تێرکردنی و چاوچنۆکی سیستەمی سەرمایەداریە. لەم کێبڕکێیەدا خوێناویەدا ژنان و ئافرەتان نەک هەر قوربانی یەکەمن، بەڵکو قورسترین باجی ئەم جەنگانە دەدەن. ژنانن کە دەبنە سوتەمەنی ئاگری پلانگەڕیەکان و لە کاتی کۆچ و دەربەدەری ژیانیان دەخرێتە مەترسیەوە. ژنان لە دوای جەنگەکانیش دەبێت لە ناو وێرانەکاندا ئەرکی قورسی بەڕێوەبردننی خێزان و کۆمەلگا بگرنە ئەستۆ. ئێمە لێرەوە سڵاوێکی شۆڕژگێڕانە دەنێرین بۆ خوشکانمان لە هەر چوار پارچەی کوردستان، ڕۆژئاوا بەتایبەت، چونکە ئەو ئەزمونە دیموکراسیەی لەوێ بنیادنراوە کە ژن تیایدا بڕیاردەری یەکەمە، بۆتە مایەی ترس بۆ داگیرکەرانی کوردستان و دەوڵەتە فاشیستەکانی ناوچەکە. ئەو پلانگێڕێنی و دەوڵەتەی دژی ڕۆژئاوا دەکرێن، ئامانجیان تەنها خاک نییە، بەڵکو ئامانجیان شکاندنی ئەو ئیرادەیە، ئەو ئیرادەیە ئەو ژنە ئازادانەیە کە سەلماندیان دەتوانن چۆک بە داعش و داگیرکەران دابدا. ئێمە وەک شیوعیەکان پاراستنی دەستکەوتەکانی ڕۆژئاوا بە ئەرکێکی نەتەوەی و نیشتیمانی و پیرۆز دەزانین. هاو نیشتیمانی بەڕێز لە هەرێمی کوردستاندا دۆخی ژنان جیا نەبووتەوە لەو قەیرانە سیاسی و دارایی یەقوڵەی کە یەخەی کۆمەلگاکەمانی گرتووە. پاشکۆیەتی ئابووری و نەبوونی سەقامگیری وای کردووە کە ڕێژەی توندوتیژی و کوشتنی ژنان و ئامارەکانی کوشتنی ژنان بە ناوە جیاوازەکان ڕوو لە هەڵکشام کار. بەپێ ئامارە نافەرمیەکان هەنگاوەکانی بەرەو دیموکراسی لە ئاستی خۆیدا دەخاتە پرسیارەوە. لە ماوەی ساڵی ڕابردوودا 53 ژن دەکوژرێن کە ئەمەش دەسەڵاتی حکومەتی هەرێم دەخاتە ژێر پرسیارەوە. ئێمە جەخت دەکەینەوە کە ئازادی کۆمەلگە بەبێ ئازادی ژن مەحاڵە. کۆمەلگەیەک ئازاد بێت لە کاتێکدا نیوەی کۆمەلگەکە لە ژێر هەڕەشەی فکری ئیخوانیەکاندایە. ئێمە وەک حزبی شووعی کوردستان داوا دەکەین کارکردن بۆ دەستوری ئایندەی پاراستنی مافی ژنان تایدا. پێویستە یاساکانی هەرێمی کوردستان بە جۆرێک هەموار بکرێنەوە کە هیچ کەلێنێک بۆ دەربازبوونی بکوژانی ژنان و ئەنجامدەرانی تیرۆری سیاسی نەهێڵێتەوە. پێویستە و گرنگە حکومەت پلانێکی جددی بۆ دابینکردنی ئابووری سربەخۆی ژنان دابڕێژێت، چونکە هەژاری یەکێکە لە هەرەچەکە بەهێزەکانی دژ بە ژنان. دەبێت حکومەت بەرپرسیارەتی پاراستنی چالاکەوانان بگرێتە ئەستۆ و ڕێگری لە تەشەنەکردنی فکری توندڕەوی و تاریکپەرستی بکات. پشتیوانی خۆمان بۆ تێکۆشانی نیشتیمانی و دیموکراسی ژنان لە هەر چوار پارچەی کوردستان دووپات دەکەینەوە دژی هەموو ئەو پلانگێڕیە دەرەکیانەی کە دەیانەوێت دەنگی ئازادی کورد لاواز بکەن. تێڕوانینی ئێمەی پێشکەوتن خواز و شووعیەکان و چەپەکان بە تایبەتی ئەوەیە کە شەڕ و ئاژاوە و ڕێگریەکانی فراوانبوونی ئازادیەکان بەرتەسک دەکاتەوە، بە تایبەت لە ئاستی ژنان و ئافرەتاندا. لە مێژووی دوور نا بەڵکو نزیک نمونونەکانی ژنان بۆ گرتنە دەستی دەسەڵات و بەشێکی تری خزمەتگوزاری پێمان دەڵێت ئافرەتان نمونەی حکومڕانی یەکسانی و خزمەتگوزاری بەسوود بوون. ڕێگاکان بۆ بەدەستێنانی مافی ئافرەت ژنان دوورمەوداش بێت، بەڵام گیانی بەردەوامی لای ئافرەتان سات بە سات لە هەڵکشاندایە بۆ بەدیهێنانی مافەکانیان. لە کۆتاییدا سڵاو بۆ گیانی پاکی یەنار محەممەد و هەموو ئەو ژنانەی لە پێناو نان و ئازادی و یەکسانی دابەخشیان. سڵاو بۆ ئەو ژنە شووعیانەی کە زیندانەکانیان کردە قوتابخانەی خۆڕاگری و لێرەوە لە شاری سلەیمانیەوە پەیمان دەدەین کە تا هێنانەدی کۆمەڵگەیەکی یەکسان و ئازاد لە خەبات بەردەوام دەبین. بژی 8 مارس بژی ڕۆژی جیهانی ژنان. نەفرەت لە تیرۆر و ئەقڵێتی تاریکپەرستی، سەربەرزی و نەمری بۆ گیان بەختوانی ڕێگای ئازادی و یەکسانی. حزبی شووعی کوردستان مەڵبەندی سلەیمانی، مەکتەبی کاری دیموکراتی و پیشەی. سپاس. زۆر سپاس بۆ هاوڕێیەتی من. هونەر دەنگێکی ڕەنگاڵەییە بۆ مافەکانی ژن. ژن کاتێک ڕنگ و وشە دەبنە قەڵغانی داکۆکی لە ژن. ئازادی دەکێشین، یەکسانی دەچڕین. ئێستاش چالاکی هونەری لەلایەن هونەرمەندی لاو خاتوویارە پێشکەش دەکرێت با بەڕێزیان بفەرمونون.
كارواني من بوسيني قد ناهغم ريقايكي سختو متام كارواني من بوسيني او جگای اگردانی عشق و گری هر دمینه او جگای اگردانی عشق و گری هر دمینه بلبلی عشق یزادی بسرگل کو مدخینه بلبلی عشق وزادي سرقلكم ما دخيني پریشانم من دنالینم فرمیزگی چاوان دبارینم پریشانم من دنالینم فرمیزگی چاوان دبارینم همو عمری خوم لسردانا لتاوانت بوم دیوانا همومي خوم لسردانا لتاوانت بوم ديوانا نازانم شوني بكم شارع درماني او دلابي مارا ببيهودا شيت وهاجاري مسكي شاوان دباريني ببيهودا شيت وهاجاري مسكي شاوان دباريني دبا من بمرم ورا حيران ببي بهارم دبا من بمرم ورا حيران ببي بهارم قبر ملكول ورا حيران بناوي دارم كيف ننبو ببرن ورا حيران بدا السيارم كيف ننبو ببرن ورا حيران بدا السيارم
زۆر سپاس بۆ هونەرمەندی لاو و کاک دارۆ شێرکۆ فارسی میوزیکژن. عەبدوڵڵا پەشێو دەڵێت ژن کێڵگەیە، ژن بارانە، ژن نیشتیمانە. هەر نیشتیمانێک ڕێزی تێدا نەبێت نیشتیمان نییە، بەڵکو زیندانێکی گەورەیە. ئەم ڕێزلێنانە یان ئەم قەڵغانە کەمترین شتە کە پێشکەشی ئێوەی ئازیز و خۆشەویست و تێکۆشەر بکەین. هاوڕێ سنەوبەر ئیسماعیل نەسڕوڵڵا لە بنەماڵەیەکی تێکۆشەری شیوعی لە شاری سلێمانی لەدایک بووە. پەیمانگای مامۆستایانی تەواو کردووە. لە ساڵەکانی هەفتاکان و هەشتاکان بۆتە پێشمەرگا لە ڕیزەکانی حیزبی شیوعی عێراقدا و بۆ 2 خول بووە بە ئەندامی مەڵبەندی سلێمانی. بۆ 1 خول ئەندامی کۆمیتەی ناوەندی حیزبی شیوعی کوردستان بووە. بۆ ماوەی 2 ساڵ ئەندامی مەکتەبی سیاسی بووە. ماوەیەک بەنهێنی لە ڕێخستنەکانی ناو شار کاری کردووە و دواتر بە بڕیاری حزب دەبێتە پێشمەرگا لە شاخ و درێژە بە خەبات دەدات. بەهۆی نەخۆشیێکی کتوپڕ کە چارەسەر نەدەکرا لێرە، حزب ناردێ دەرەوەی وڵات بۆ مۆسکۆ. لە پاش وەرگرتنی چارەسەر و پاش بوونی تەندروستی هەر لە مۆسکۆ درێژە بە خوێندن دەدات لە پەیمانگای زانستە سیاسیەکان و لەگەڵیشیا درێژە بە خەبات دەدا لەوێ. حزب بڕیاریدا هاوڕێ سنەوبەر بگەڕێتەوە کوردستان، بەڵام بەهۆی ڕووداوی پشت ئاشانی نەگریس حزب بڕیارەکە دەگۆڕێت کە ئافرەتان هەر لە سووریا بمێننەوە و ئافرەتانی کوردستانیش بهێنرێت بۆ سووریا. هاوڕێ سنەوبەر بەردەوام دەبێت لە ڕێخستنی حیزب و کۆمەڵەی ئافرەتان لە سووریا. نوێنەری حزب بووە لە سەندیکای کرێکارانی گیان لە بەشی ڕاگەیاندن دەست بەکار دەبێت بۆ دەرکردنی گۆڤارێک بە زمانی عەرەبی. ئەندامی لیژنەی سەرپەرشتیاری کاروباری حزب بووە لە ئەوروپا و لە هەمان کاتدا بەرپرسی کۆمەڵەی ئافرەتانی عێراق بووە لە وڵاتی چیک. بەشداری 6 کۆنگرەی حیزبی شیوعی عێراق و کوردستانی کردووە. لە ساڵی 2003دا دوای ڕوخانی ڕژەمی بەعز گەڕاوەتە کوردستان. لە ڕێخستنی شاری سلێمانی و مەڵبەندی سلێمانی و ئافرەتان بەردەوام دەبێت لە کار و چالاکی خەبات. 2007 دەبێتە سکرتێری کۆمەڵەی ئافرەتانی کوردستان. و کۆمەڵەی ئافرەتانی کوردستان لە قیسلێمانی وەردەگرێت و لە خزمەتکردن بەردەوام دەبێت لە پرسی ئافرەتان و بەرەو پێشچوون و بەدەستێنانی مافەکانیان. لە کۆتا کۆنگرەی حزب خۆی کاندید ناکاتەوە و لە ئێستادا ئەندامی ڕێخستنی شاری سلێمانی حزبە و بەرپرسی لیژنەی ڕۆشنبیری ڕێکخراوی ئافرەتانە. ئەندامی کۆمەڵەی ئافرەتانی کوردستانە. لەم چەند ساڵەی ڕابردوودا یادەوەریەکانی ژیانی سیاسی و پێشمەرگایەتی و خزمەتکردنی بە بواری ئافرەتان لە کتێبێکدا بە چاپ گەیاندووە و بە ناوی بۆ ئەوەی زیندوو بین کە ناساندن و خوێندنەوەی بۆ کراوە. لەلایەن هاوڕێ خەدیجە موسا قەڵغانی ڕێزلێنانی پێشکەش دەکرێت با بەڕێزیان بفەرمێت. خانم لەتیف بەڕێوبەری جێبەجێکاری دەستگای ئاسوودەیە کە ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی سەربەخۆیە. لە ساڵی 2019 بۆ 2022 ڕاوێژکاری سەرۆکۆمار بووە بۆ کاروباری ژنان و کۆمەڵگەی مەدەنی. 2001 پەیوەست بووە بە تیمی ڕێکخراوی ئاسوودە. دوای 1 ساڵ ماڵی ئاسوودەی بۆ پاراستنی ژنان دامەزراندووە. 2003 بانگێش کراوە بۆ ئەنجومەنی ئاسایشی سەر بە نەتەوە یەکگرتووەکان و ڕاپۆرتی خۆی پێشکەش بکات لەسەر بارودۆخی ژنان و کۆمەڵگای مەدەنی لە عێراق. بڕوانامەی بەکالۆرۆسی لە یاسای زانستە سیاسیەکان لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە سلێمانی بەدەستهێناوە. بڕوانامەی دیبلۆمی هەیە لە پراکتیزەکردنی کاری کۆمەڵایەتی لە زانکۆی کانتەربێری لە بەریتانیا بەدەستهێناوە. لە ساڵی 2006 ئەندامی ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتیە. چەندین کتێب و نامیلکەی دەربارەی پێشێلکاری مافی ژنان و تند و تیژی خێزانی لە عێراق نووسیوە. 2016 خەڵاتی سەرکردایەتی گیانی بۆ ژنانی کاریگەر پێبەخشراوە. بەڕێزیان با بفەرمن بۆ وەرگرتنی خەڵاتەکەی.
زۆر سوپاس بۆ هاوڕێ خەدیجە سکرتێری کۆمەڵەی ئافرەتانی کوردستان. هاوڕێ پەخشان زەنگەنە لە دایکبووی شاری سلێمانیە بە کالۆرۆسی لە فیزیا لە زانکۆی بەغدا ساڵی 1970 تەواو کردووە. لە سەرەتای تەمەنیەوە چۆتە بواری کاری سیاسی لە ڕێزەکانی حیزبی شووعی عێراق. کاری کردووە لە قوتابیان و لاوان و ئافرەتان و ڕۆژنامەگەری و ڕێخستن لە عێراق و کوردستاندا لە سەردەمی نهێنی و ئاشکرادا. 14 ساڵ لە پێشمەرگایەتی کاری نهێنی و ناوشاردا کردووە. ئەندامی خولی دووەمی پەرلەمانی کوردستانە و یەکەم سەرۆکی دامەزرێنەری ئەنجومەنی باڵای کاروباری خانمان بووە. سکرتێری کۆمەڵەی ئافرەتانی کوردستان بووە. ئەندامی چەند خولێکی سەرکردایەتی حیزبی شووعی کوردستان و عێراقی کردووە. یەکەم ژن بووە کە بووە بە ئەندامی مەکتەبی سیاسی حیزبێکی سیاسی و حیزبی شووعی عێراق و کوردستان. لەبەر تەندروستی بەڕێزیان نەیانتوانی ئامادە بن لە کاتێکی گونجاوە پێشکەشیان دەکەین. نەرمین عوسمان حەسەن لە ساڵی 1950 لە شاری کۆیە لە بنەماڵەیەکی ڕۆشنبیر و نیشتیمان پەروەر و ناسراو لەدایک بووە. لە ساڵی 1972 بڕوانەمەی بە کالۆرۆسی لە کۆلێژی پەروەردە زانکۆی بەغدا بەدەستهێناوە. لە ساڵی 1970 بە سکرتێری یەکێتی ئافرەتانی کوردستان هەڵبژێرداوە. لە ساڵی 1970 پەیوەندی کردووە بە ڕێزەکانی هێزی پێشمەرگەی کوردستانەوە لە شاخ. لە ساڵی 1970 وەک نوێنەری پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆنەتە سووریا. کاروباری حکومی و ڕێکخراوەیی کردووە لە ساڵی 2000 بۆتە وەزیری کاروباری کۆمەڵایەتی لە حکوومەتی هەرێمی کوردستان. دوای ساڵێ بۆتە وەزیری پەروەردە. پاشان لە ساڵی 2004 وەک وەزیری کاروباری ژنان لە حکوومەتی عێراق دەست بەکار بووە. لە ساڵی 2005 بۆتە وەزیری ژینگە و لە هەمان کاتیشدا وەزیری مافی مرۆڤ بووە. لە ساڵی 2006 بۆتە وەزیری ژینگە لە حکوومەتی عێراقدا. لە چەندین کۆنگرە و کۆنفرانسی نێودەوڵەتی و عێراقی و نێودەوڵەتیشدا وەک سەرۆک و ئەندام بەشدار بووە. هەروەها ئەندامی دەستەی ئەمینداری زانکۆی ئەمریکی عێراقی سلێمانیە و سەرۆکی دەستەی دازگای ڕۆکی کوردستانە. لە بواری ئەدەبی مناڵاندا چەندین کتێبی نووسیوە. چەند کتێبێکی بە نرخ و هەمەڕەنگی بە زمانی کوردی هەیە کە زۆربەیان لە نووسینی خۆیەتی و چەندانەیەکیشی وەرگێڕاوە. خات و نەرمین لە بواری ڕۆژنامەوانیشدا کاری زۆری کردووە. سەرنووسەری گۆڤاری نێرگز بووە. لەسەر ئاسی دامەزراوەکانی هەرێمی کوردستان و عێراق و نێودەوڵەتیشدا دەیان خەڵات و قەڵغان و ڕێزلێنانی پێشکەش کراوە. لەبەر زۆریان تۆمارمان نەکردوون. با هاوڕێت چرۆ ئەمین فەرمێ بۆ پێشکەشکردنی خەڵات بە خات و نەرمین. زۆر سپاس بۆ هاوڕێت چرۆ ئەندامی مەڵبەندی سلێمانی حیزبی شووعی کوردستان. خات و سروە ناسری لە ساڵی 1966 لە بنەماڵەیەکی مامناوەندی فەرهەنگی لە شاری مەریوان لەدایک بووە. دوای سەرکەوتنی شۆڕش لە ساڵی 1970 دەچێتە ناو ڕێکخراوی بیشگام، بەشی لاوانی ڕێکخراوی چریکە فیدائیەکانی خەڵکی ئێران لە شاری مەریوان و سنە. ماوەی ساڵ و نیوێک لە ناو ئەو ڕێکخراوەدا چالاکی دەکات. دوای هێرشی ڕژێم بۆ کوردستان بە هۆکاری ئەمنێتی لە شار دەچێتە دەرەوە. ماوەیەک لە شوێنە ئازادەکانی کوردستان لە مەقەڕەکانی کۆمەڵا ژیان بەسەر دەبات. لە تەمەنی 18 ساڵیدا لە ناوچەی مەریوان دەبێتە پێشمەرگە و کۆمەڵە و دەیان چالاکی پێشمەرگانە بەشداری دەکات و دوو جار بە توندی بریندار دەبێت. لە ساڵی 1992 لە کوردستان دەمێنێتەوە و دوای ئەوە ئەو ساڵە بۆ عیلاج ڕوو دەکاتە وڵاتی سوید و دوای 4 ساڵمانەوە لە سوید دێتەوە کوردستان. تا بە ئەمڕۆ لە ڕیزەکانی کۆمەڵەدا درێژە بە خەباتی خۆی دەدات. لە ناو کۆمەڵەدا بەرپرسیارەتی جۆرا و جۆر وەردەگرێ و لە ساڵی 2005 لە کۆنگرەی کۆمەڵەدا وەکو ئەندامی کۆمیتەی ناوەندی هەڵدەبژێرێت. هاوکات دەبێتە ئەندامی کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێرانیش، لە ئێستادا ئەندامی کۆمیتەی ناوەندی و کۆمەڵە و نوێنەری کۆمەڵە لە هەرێمی کوردستانە. هاوڕێ ئارا مامفەتاح خوشکی چوار شەید با بەڕێزیان بفەرمون بۆ پێشکەشکردنی خەڵاتەکە بە بەڕێزیان.
ئیلهام ئەحمەد سەرکردەی ڕۆژئاوای کوردستان لە ساڵی 1972 لە عەفرینی ڕۆژئاوای کوردستان لەدایک بووە لە ژینگەیەکی دەوڵەمەند بە کولتوری کوردی گەورە بووە و لە نزیکەوە ئازار و مەینەتەکانی گەلەکەی بینیوە لە ساڵانی 90ەکان دەستی بەکاری سیاسی کردو بۆتە یەکێ لە دیارترین سەرکردە سیاسیەکانی خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژئاوای سووریا با بەڕێزیان فەرمن بۆ وەرگرتنی خەڵاتەکەی. زۆر سپاس. خاتو هاناشوان حەسەن لە دایکبووی 1970 دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانە لە ساڵی 1990 وەکو فۆتۆگرافەر لە ڕۆژنامەی ژیانەوە کە یەکەم ڕۆژنامەی ژیانە کاری کردو و دواتر وەک هەواڵساز و ئامادەکاری بەرنامەی ڕادیۆ و تەلەڤیزۆنی ڕێوان کاری کردو و هاوتەریب لەگەڵ کاری ڕێکخراوەیدا بۆ ماوەی 3 ساڵ بۆتە سەرنووسەری ڕێوان ماوەی 3 ساڵ وەک بەڕێوەبەری پرۆژە لە ڕێکخراوی CDO کاری کردووە لەگەڵ پرۆژەکانی تایبەت بە ژنان لە کۆنسوڵخانەی ئەڵمانیا کاری کردووە لە ئێستادا سەرۆکی UN کاری کردو و هاوکارت لەگەڵ ڕێکخراوی ڕاگەاندن و ڕووناکبیری ژنانە و سکرتێری ڕێکخراوەکەشە ئەندامی لقی سلێمانی سندیکای ڕۆژنامەنووسانە یەکێکە لە شارەزاکانی دادگا بۆ یەکلاکردنەوەی دۆسیەی ڕۆژنامەوانی هاوڕێ ڕێبەن ئەحمەد بەرپرسی لقی سلێمانی ڕێکخراوی پیشەیی مامۆستایانی کوردستان با بەڕێزیان بفەرمن بۆ پێشکەشکردنی خەڵاتەکە پێیان. سەبرێ ڕەشید ساڵح ناسراو بە دایکی پەرچەم قەرەداخی لە ساڵی 1961 لە قەرەداغ لەدایک بووە لە ڕۆژنامەی ڕێگای کوردستان ئاسۆی لاوان کۆڤاری چیا کاری کردووە لە ڕیزەکانی حیزبی شیوعی کوردستان چالاکانە کاری کردو بۆ ماوەی دوخول ئەندامی کۆمیتەی ڕێخستنی شاری سلێمانی بووە لە ئێستادا ئەندامی سەرکردایەتی سکرتارەتی کۆمەڵەی ئافرەتانی کوردستانە و سکرتێری لقی سلێمانیە ئەندامی پلاتفۆرمی یەکێتی نێونەتەوەی کورژنانی باشوورە لە ساڵی 1964 دەستی کرۆ بە نووسین لە بواری ئەدەبی شعر نووسیندا لە ساڵی 1996 بەرهەمێکی بە ناوی یاداشتەکانی فرمێسکی ڕژاو چاپ کردووە با بەڕێزیان فەرمونون بۆ وەرگرتنی خەڵاتەکەی. ئامادەبوانی ئازیز ئەم مەڕاسیمە لێرەدا کۆتایی دێت بەڵام خەباتی ئێمە بۆ یەکسانی و سەروەری یاسا بەردەوامە خەڵاتکردنی ئەم هەشت مرۆڤە ئازادی خوازە تەنها هێمایەکە ئەگینا هەزاران ژنی تێکۆشەر لە ماڵەکان لە کارگەکانی بێکاری و لە ناوەندەکانی خوێندندا شایستەی ڕێزن ئێمە وەک حیزبی شووعی کوردستان بەڵێن دووپات دەکەینەوە کە تا سەنگەری پێشەوەی داکۆکیکردن لە مافەکانی ژنان دەمێنینەوە دووبارە 8 مارستان پیرۆز دەستخۆشی بۆ ئەو خانمە خەڵاتکراوانە و سوپاس بۆ ئامادەبوونی ئێوەی دڵسۆز.